ڕێگاکە نێون بووە هەر ڕێگاکە دیار نییە. ئێستا چەند بەسەرەکی وێگەی ڕێ ئاڵژێمەران حتا نزیکی 6-7 سانتیم بەفر ئەباری ئەو بەس ئەو ڕۆیە. ئەبیتە هاندان لۆتو تەشجیعکردنە. اینا تیمکانمان با شو و باروش خریکی رامالین و خواهیمکردنهای آن ریگان که ریگای هامیلتون تا دوازه ندارفت حاجی مران پلانی اما دیاره همو بیانیک امریکان که حرکه آن کرد سه امر لطنشتیک دی سه بن چهار بن هر امریک خط یک دباتن با پی برینی رگاکه حتی کو بتوانین رگاکه به یک جار خواهیم بکنه هر چند اگر لبرانبر یو اتومبیلی تر نچاقی بیت وکو زور جار تریله هی شوان را دگرنو بجیدن. ئەو تیمەی ڕاماڵینی بەفر کە سەر بە بەڕێوەبەلاتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی سۆلانە ساڵانە لە وەرزی پاییزەوە کە نزیکی وەرزی بەفر و باران دەبین دێن لێ لە دەست بەکار دەبن بەڕاستی کاریگەری زۆریان هەیە یەکەمیان بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن ئەو ڕێگە بازرگانی و گەشتیاری کە هەرێمی کوردستان بە کۆماری ئیسلامی ئێران دەبەستێتەوە ڕێگایەکە بگیرێت یعنی مە چەند ساڵێکە لێرانینی بە هیچ شێوەیەک کێشەمان نەبووە زۆر زەر لە دیوی کۆماری ئیسلامی ئێران کێشە هەبوو بەڵام لە دیوی ئێمە لە هەرێمی کوردستان کێشە نەبووە ڕێگە نەدراوە نەهاتوچۆی گەشتیاری نەجم جۆڵی بازرگانی بوەستێت هەروەها ئاسانکاریێکی زۆر بوو ئەو هاوڵاتیانی گوندەکانیش کراوە بە شێوەیەکی گشتی ڕێگای سەرجەم گوندەکانیش خاوێن کراوەتەوە. تیمەکانمان ئامادە دەبن لەگەڵ تیمەکانی ڕاماڵینی بەفر مەفرەزەیەک لە گوندی ئازادی دادەنینێت شانە دەستپێشی ئازیۆمەران لەوەی هاتوچۆی ئۆتۆمبیل نەبی تاکو و تیمەکانی ڕاماڵینی بەفر کارەکانی خۆیان ئەنجام دەدەن مەترسی ئەو ڕێگا لەو وەکاتانەوەیە مەسافەی بینین زۆر کەمەوێتەوە هەڵخلیسکان ڕوەدا ئاستەنجی هاتوچۆ خنکان ڕوئەدات ئەمە گرفت لە بۆ تیمەکانی هاتوچۆ دروست دەکات و مەترسی گیانیشی لێ ڕوئەدات بەوەی کە ڕووداوی هاتوچۆ دروست دەبێت. بەڕێوەبەراتی هاتوچووی سۆران زۆر هاوکارن ینی ئەمە پلانمان هەیە پێکە و پلانی ئەومان هەیە کە هەر کاتێک کە بەفرباری بەفر زۆر بوو ئەوان هاوکاری ئێمە دەبن لە پێشەوەی بگەنە گوندی ئازادی مەفرەزەیەک دادەنێن بۆ ئەوەی ڕێگری بکەن لەو کەسانەی کە ڕێنمایی هاتوچوو ڕێنمایەکانی ئێمە جێبەجێ ناکەن بە تایبەتی ئەو ئۆتۆمۆبیلانەی کە هەم دەبڵ نین و هەم زنجیریان پێ نییە سپاسیان دەکەین زۆر هاوکارن بەڕاستی ئەگەر ئەو مەفرەزە نەبێت کاری تیمەکانی ئێمە پەک دەکەوێت چونکە لەوانە خەڵکی ناشارەزا بێتن و لە زۆربەی جار کە دەقەومێتن کە بەفرێکی وا دەبەریت ئەگەر ئەوان نەبن تیمەکانی ئێمە لە ڕاماڵین ڕادەوەستن ینی پەکیان دەکەوێت لە کارکردن زۆرجار چونکە خەڵک بخۆ زۆرجار ڕێگرە لەوەی کە تیمەکانی ئێمە بگەنە کوتای خاڵی ڕاماڵینی بەفر.
من سەردار مەلا برایم ڕەزانەی خەڵکی گوندی ڕەزانم زیاتر لە 6 ساڵا لەو کارەی بەردەوامم کاری بڵێن چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی سۆران ڕاماڵینی بەفر لە تیمی ڕاماڵینی بەفر ئێمە ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان شەپۆلی بەهێز ناوچەی باڵەکایەتی ئەگریتەوە بە تایبەت سنووری چۆمان حاجۆمەران ئەگەر لێرانە تەماشای بکەین بەفربارین لەو سنوورەی چۆنە جیاوازی هەیە لەگەڵ هەموو شوێنەکانی دیکەی کوردستان چونکە حاجۆمەران ساترین شوێنی کوردستانە بەفربارین لەو ناوچەیە ئەگات تا 4 مەتر و 5 مەتر و زیاتریش ئەوەتەنها باسی ڕێگاکانەکەم لە دەوروبەر ڕێگەکان زۆر لەوەش زیاترە. ئێمە کە هەڵەستین لە کەمپ لە بڵێن لە کرد دەرئەچین بۆ پاکردنەوەی ڕێگەوبانەکان کە دەستمان پێ کرد پاک ئەەکەینەوە بەفڕە ئەماڵێن خۆی لێ فەڕش ئەەکەین زۆر جات ئاستەنجی هاتوچۆ لەو ڕێگانە دروستە بیتن ئاستەنگ بۆ ئێمە دروستە بیتن جگە لەوەی ئەگەر ئێمە ئەو ڕێگای نەکەینەوە خۆی تێدا فەڕش نەکەین و خۆی لەناو شەقامەکان خۆی فەڕش نەکەین و نەپڕژێنین بەڵێ ئاستەنگ دروستە بیتن هاتوچۆ ئەوەستیتن لێرانە نە هاتوچۆی گەشتیاری نە هاتوچۆی بازرگانی نە هاتوچۆی گوندنشینانیش نامێنێت پەرچی ئەکەویتن بەڵام ئێمە بەردەوامین لە پاکردنەوەی ڕێگاکان و لە فەڕشکردنی خوێ بۆ تواننەوەی ئەو بەستەڵەکانە تا هاتوچۆ لە شەقامەکان بەردەوام بێت. ئێستا ڕێگاکەن لێون بووە هەر ڕێگاکە دیار نییە لە چێن دەرێت تاتی مەکانمان ڕێگاکەی ئەکەنەوە سەرکەن ئەو بەفرە زۆرەی ئێستا لێرانە باریە ئەو ئامێرەکانن بەردەوام لە قووەتی ئەخەریکە لە بڵێن لە هێزی ئامێرەکانیشمان نامینێتن. ڕۆلی ئەو تیمانە ڕۆلێکی زۆر زۆر گەورەیە و ڕۆلێکی گرنگە ئەگەر ئەو تیمانە نەبن ئەگەرێکی زۆرەوە بە 100% ڕێگاکاندا دەخرێنەوە هاتوچوو لە ڕێگاوبانەکان ئەستەم دەبیتن بەڵام شەونخۆنی تیمەکانمان سەرڕای کەمی ئامێر سەرڕای ئەو وەزعەداراییە کە لە حکوومەتی ناوان بەسەر حکوومەتی هەرێمی هینەوە تیمەکانی ئێمە خۆشبەختانەی لە کارەکان سار نەبووینەوە بە هەموو توانە و بە هێزە کە هەیەە بە پێی ئەو ئیمکاناتەی بەردەست شەو ڕۆژ کارەکانیان ئەنجام دەدەن. کارەکانیشمان لێرە خاوێنکردنەوە ڕێگاکانمان بە گرێدەر شۆفەری گەورە و کاسیحا بەردەوام دوای ئەوەی کە بەفەرکەش کە پاک دەکرێتەوە کە لەگەڵ کرێەوە و زیانێکی زۆر تێدەکاتەوە لە شەقامەکەیدا دووبارە خۆی پرژێنشی دەکەنەوە ئەوەی بەستەڵەکە بتوێتەوە و ئاسەنجی هاتوچۆ نەمینێ لەسەر ڕێگاکە. ئەو بەستەڵەکە و شەختەی لێرانە هەیە لە کوردستان لە هیچێکی چکە حاجۆمەران کوناویان لێ نایە مەملەکەتی سپی ساترین شوێنە لە کوردستانی. ئێستا ئەو ڕێگای چۆمان حاجۆمەران بۆ تیمی ڕاماڵینی بەفر پێویستنەوە لانێکم بە 6 کاسیحە هەیە بۆ ڕاماڵینی بەفر بەڵام دوو دانەمان هەیە شۆفەرمان نییە ڕۆژانە شۆفەری بەکری ئەگرین ئەوەش ئەبیتە خەرجێکی زۆر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێ ئێوە داواکارم کە ئەو ئامێرانەی پێویستمان پێەیە بۆمان دابین بکەن و زۆر سپاسانەکە. بەڕاستی ئەو تیمەی ڕاماڵینی بەفر کەرستەکەیان کمە بەڕاستی زاوەکو شۆفەرە کاسی هەیە ئێستا کاسیعەکمان پەک کەوتووە جەماعەتێ یعنی فەقیرانی لە سعات 11 شەوێ لەو خەتەی دێن و ئەڕۆن زەحمەتی ئەو کڕێوەیە ئەو بەهێزەیە ئەو بەفرە زورەیە کە دەبارێتن و مەترسیش لەسەر ژیانیان هەیە تایبەتی لە کاتی کڕێوە چونکە زوو جاری و هەیە کڕێوەکە ئەوەندە بەهێزە تەمومژێکی وایە چەند مەتێک پێشی خۆیان نابینێن جاری وهە باوەڕ بفەرمون نزیکەی 5 مەتر پێشیەوەن دیار نییە بە پێی ئەوەی کە ناوچەکە شاخاویە هەڵدێری تێدایە
بەڕاستی مەترسیە لەسەر ژیانیان تایبەتی بە کەشەوان دەردەچن هەر مەترسێکە یەکجار زۆرە بەڵام دەبی ئەرکێکە لەسەر شانی ئێمەیە خزمەتی هاوڵاتیانی خۆمانە دەبی جێبەجێ دەوا دەکەین کە لەو ڕوویەوە پێش ئەوەی کە بەرزی دەبارین هەبیت بەشە بودجێک بۆ تیمەکان دابین بکرێت بۆی بتوانین کارەکان بە باشتر بەڕێوە بین و هەروەها دابینکردنی ئامێریش کە گوتمان ئامێرەکان زۆر پێویستن کە دابین بکرێن بە تایبەتی ئامێرەکانی بەفر ڕاماڵین پامێکشمان بۆ هاوڵاتیان هەیە لە کاتی بەفربارینی چڕی وەکو ئەمڕۆ و بەستەڵک و کڕێوە داوایان لێ دەکەن کە ئەگەر نهایەت ناچار نەبن ئەم ڕێیانە نەگرنەبەر لەبەرەوەی بەڕاستی هەم ژانی خوان دەخەنە خەتەر و هەم ڕێگری دەکەن لە تیمەکانی ئێمە هەم دەبنە هۆی قفلبوونی ڕێگەکان لە هاتوچوو بەتابێت ئەو کەسانێکە لەم ڕێگانە شارەزانین یان دەبڵ ساری دەبڵ ئەکسلیان نیە یان زنجیریان پێێت چکو زنجیر لە دەبلیش گرنگترە ئەو کەسانێک کە هاتوچوو ئەو ڕێیانە دەگرنە بەر ڕێشەخۆیەکانی سنووریداری سەر بەخۆی سۆران لە کاتی بەفر ڕاماڵین زۆر پێویستە زنجیریان پێویست بۆ تای ئۆتۆمبیلەکانیان ڕێگاکان ئەگەر دەدەقە چارێکێک لەو ڕێگایدا بڕێ بچنە ڕێگایشکە ڕێگاکە ڕێکدا ئەکرێت لە بەرەوەی بەفرێکی زۆر هەیە بەڵام تیمەکانمان بەردەوامن شەو و ڕۆژ بۆ پاکردنەوەی ڕێگاکان و ئێستاش ڕێگاکەەوە ڕێگاکە کرایتەوە و ئەگەر ئەو تیمە نەبیتن لێرانە شەو نخولی نەکەن و 24 سعات ئیش نەکەن بەڕاستی حاجۆمەران ناوی گۆڕیە مەملەکەتی سپیا بەفربارین نەک هاتوچۆی ئۆتۆمبیل ناوی هاتوچۆی پیادەشی تێدانیا ئەگەر ئەو تیمە نەبیت بەڕاستی تیمەکانی ڕاماڵینی بەفر وەکو سەربازی وونن بەردەوام لە ئەرکدان ئەگەر ئەوان نەبن باوەڕ بکە ئەو ڕێگایە بە زەحمەت تا کاتەچی درەنگ هاتچۆ شیاوی هاتچۆکردن نابیت ئەوان سەربازی ونن جێگای دەستخۆشین جێگای ڕێزن بە شەو بە ڕۆژ بە کاتی بەیانی زوو ئەوان بەردەوامن لە ئەرکەکانیان بەڕاستی ئەو تیمە سەربازی ونن کە بە هەموو شێوەیەک هاوکاری خەڵک دەکەن بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن ئاسەنجی هاتوچۆ دروست بێت ڕەنگە زۆر کەم دیار بن لە ناو خەڵک بەڵام بەڕاستی لە لای ئێمە تیمێکی زۆر خۆشەویستن و کاریگەری و ڕۆڵی بەرچاویان هەیە. ڕاستی دەتوانن برین ئەو تیمە هەموویان سەربازی وەنن یعنی سەرڕای ئەوەی کە مەکایمون ئەوان دەکیمە بەڵام بەردام ئەوەیەکە خاین دەکەینەوە تیمەکانی ئێمە هەمویان سەربازی ونن هەموو کارمەندانی مە چاوانەی کە لێران چاوانەی کە لە دوای ئەوان لە ناو بەڕێوەبەراتیش هاوکارن بە تایبەتی ئەوانەی کە لە ناو ئیشدان و ئەوانەی کە چاڵاکی ڕاماڵینی بەفر و لاوفە و ئەوانە ئەنجام دەدەن یەکێک لە سەربازەونەکان لێرە کە چاودێری تیمەکانی ئێمە دەکات وەکو چاودێر کاکسەردارە کاکسەردار هەم کەسێکی لێ هاتووە و هەم کەسێکی خەمخۆرە بوو کارەکەی و هەم کەسێکە کە توانیتی ئەو تیمانە بە شێوەیەکی ڕکوپێک ئیدارە بدەێت لەم سنوورە و بە مانای کەلیمە سەربازی وەنە.
دیاری سربازی ونی کردستان 24 دبخشینه کاک سردار و تیمکی لبرانبر ارکوماندو بون او خدمتی که پیشکشیان کردووە. پیرۆزە کاک سەرجان.